مليونێک دەنگ و سفر هەژمون پارتی لە بەغدا چۆن کەوتۆتە تەڵەی عینادیەکەی پارتی لە عینادیەکانی بەرامبەر بەغدا بەردەوامە و قۆناغ لە دوای قۆناغیش تووشی شکستی گەورە بووە هەر لە حکوومەتی خۆجەی لە نینەوە و کەرکووک بگرا تاوەکو هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە بایکۆتی کرد ڕاستە پارتی بەپێی دوایین هەڵبژاردن سەروی ملیۆنێک دەنگی بەدەست هێنا بەڵام تەنها لە هەولێر و دهۆک دەسەڵاتی هەیە لە دوای پرۆسەی ڕیفراندۆمی 2017ەوە پەیوەندیەکانی نێوان پارتی و لایەنە عێراقیەکان کەوتۆتە ناو جۆرێک لە بێمتمانەی سیاسی کە وای کردووە بەغدا بە نەفەسی سزادان مامەڵا لەگەڵ هەرێمدا بکات ئەم دۆخە کاتێک ئاڵۆزتر بوو کە پارتی لە ساڵی 2022 چووە ناو هاوپەیمانێتیەکی سێقۆڵی لەگەڵ سەدر و حەلبووسی ئەمەش لەلایەن لایەنە شیعیەکانەوە وەک هەوڵێک بۆ تێکدانی یەکریزیان وێناکرا دوای شکستێنانی ئەو هاوپەیمانێتیە و شانەوەی لایەنەکانی تر پارتی وەک نەیارێکی سەرەکی لە گۆڕەپانی بەغدا بەتەنها مایەوە هاوکات ناوەندی شیکاریستان دەرئاماژە بەوە دەکات کە پارتی لە کێبڕکەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پۆستەکانی تری بەغدا تووشی شکست بووە و دەنگەکانی لەناو پەرلەماندا ڕووی لە کەمیە سەرەڕای ڕێکەوتن لەگەڵ کوتلە گەورەکانی وەک سەدر و مالیکی بەڵام حیزبەکە لە هەڵبژاردنەکاندا نەیتوانیوە سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێت بە جۆرێک لە هەندێک قۆناغدا دەنگی کاندیدەکەی لە دەنگی ئۆپۆزیسیۆنیش کەمتر بووە بەپێی شیکاریەکانی ناوەندی شیکاریستاندەر پارتی بۆی دروستکردنی بربەس لە بەردەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار و کێشەکانی خۆی لەگەڵ یەکێتی وای کردووە کەسی لاواز بۆ پۆستە گرنگەکانی کوردیاری بکرێت ئەمەش وای کردووە حیزبەکە لە سەرهەستی عێراق و کوردستاندا دۆستەکانی کەم ببنەوە و ڕوبەڕووی ئایندەیەکی سیاسی نادیار ببێتەوە.